بەڕێزان ئەم ڤیدۆیە سەبارەتە بە چۆنیەتی پرۆسەی پڕکردنەوەی چالەکیەکانی زانستخوازی بەردەوامی مامۆستایان و هەروەها هەکبەی مامۆستا. هەر مامۆستایەکی بەڕێز لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یوزەرێک و پاسوەردێکی لە ڕێگەی ڕێکخەری دڵنیایی جۆری بەشەکەی یا کۆلێج و پەیمانگاکە پێ ئەگات. بێگومان ئەم سیستمە تەنها بۆ مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە و تەنها ئەو مامۆستا بەڕێزانی کە میلاکن بۆیان هەیە ئەم سیستمە پڕکەنەوە و یوزەر و پاسوەردیان بۆ دروستەکرێ. لە دوای ئەوەی کە ئیمەیل و پاسوەردم پێگەیی بەگشتی مامۆستایان ئیمەیلەکانیان بۆ نمونە ئیمەیلەکەی ئێمەیە ئیمەیلەکان ئەبێتە یوزەرەکە و هەروەها ئەو پاسوەردەشی کە پێیانەگا. لە دوای ئەوەی کە ئیمەیل و پاسوەردمان پێگەشت لۆگین ئەکەین داخڵی سیستمەکە ئابین کە داخڵی سیستمەکە بووین ئەگەر بینیمان کە شاشەی کۆمپیوتەرەکەمان بەشەکان هەمووی پیشان نادات ئەتوانم لە ڕێگەی زوومی براوزەرەکەەوە بچووک و گەورەی کەمەوە بەم شێوازە ئەتوانم پەنجە لەسەر کۆنتڕۆڵ داگرم پاشان زائید و ناقص یاخود هەل لەسەر براوزەرەکە زووم هەیە ئەتوانم بەشەکان هەمووی بە تەواوەتی ببینم. ئەگەر لە لای دەستە چەپ تێبینی بکە سەیرەکەی هەموو بەشەکان نابینم ئەتوانم زوومەکەی ئینکەم یا ئاوتکەم تا هەموو بەشەکان ببینم. باشە کاتێکە داخڵ بووین ئەڵێ you are now logged in و ناوی خۆشتەبینی کە بەم شێوازە لە ئێستا لە سێشنی ئەم خۆتایی. باشە مامۆستایان بەگشتی چالەکیەکانی 2021-22 تەنها پڕەکەنەوە و گشت ئەو چالەکیانی کە هەتا 5/2022 ئەنجام دراوە. لە دوای 1/6 ئەوە بۆ ساڵی داهاتوو 2022-23 پێویستە ئەو چالاکیانە ئەو کاتە پڕکرێتەوە بەڵام لە ئێستادا بۆ ئەم ساڵ هەتا 5. ئەم سیستمە پێک دێت لە کاد و هەگبە ئۆکەی زانستخوازی بەردەوام و هەگبە معلومی بەڕێستانە هەگبەی مامۆستایان کاتێکە فۆرمەکە پێشتر پڕمان کردوێتەوە بەدەستی لە کۆمپیوتەری خۆمانە لە 4 بەشی سەرەکی پێک دێت. باشە هەرێکێک لەم بەشانە لێش ئەیبینین پارتی 1 2 3 4 و یاخود لەلای دەستە چەپەوە لە شوێنەکە پارتی یەکمان بینی هەر هەمان پارتە ئەکرێتەوە. مامۆستا خۆی ئازادە لە پارتی یەکە ئەگەر بمانوێت داتاکان پڕکەینەوە کلیکێک لە پارتی یەکەکەین پاشان چ زانێرێکمان بێت ئەتوانین پڕیکەینەوە ئەتوانم باک بکەم یاخود بمەوە سەر هۆم بۆ بینینی داتاکان دووبارە واتە بۆ پەیجی سەرەکی. سەبارەت بە هەگبە پارتی 1 و 2 3 بەگشتی ئەگرێتەوە و هەروەها پارتی 4 بە هەمان شێوە داتاکانی هەگبە لە پارتی 4 دووبارە بێتەوە و بۆ داتاکانی زانستخوازی بەردەوام ئەوەی کە خاڵەکانی پێوەرەگرین واتە کادی H1 H2 هەر پارتی 3 بەشی کۆتایی پارتی 3 و پارتی 4 بۆیە ئەم سیستمە هەردوو پارتەکە تێکەڵ کراوە. مامۆستای بەڕێز لە پارتی یەکەوە دەست پێکە هاتە پارتی 4 لە کۆتاییە ئەتوانی کردە لەسەر مای پۆرتفۆلیۆ بکەی هەگبەکەی خۆت ببینی و یاخود دەتوانی کلیک لەسەر کادی H1 و H2 بکەی کۆنمرەکانی خۆت ڕیزڵتەکانی خۆت ببینیت لێرە لەم بەشە. باشە کەوا بێ مامۆستا بەگشتی پێویستە لە بەشی یەکەمەوە دەست پێ بکات. بەشی یەکەم و دووەم و سێم ئیجباریە بۆ هەموو مامۆستاکان کە پێویستە چ داتایەک پەیوەندی بۆ مامۆستا بەڕێزەوە هەیە لێرە لەم بەشانە پڕیکاتەوە و پارتی 4 بە تایبەتی کادی H1 H2 چەند زانیاریمان هەبێت چالاکیمان هەبێت لێرە پڕەکەینەوە. سەرتا بە پارتی 1 دەست پێیەکەین لێرە لە پارتی 1 لە چی پێکدێ لە پێرسنەڵ ئینفۆرمیشن زانیاری کەسی واروەها بڕوانامەکان بەکالۆرس ماستەر دکتۆرا چەند بڕوانامەت هەیە بێ هەمووی پڕکەیتەوە. نازناوە زانستیەکان ئەگەر مامۆستایەکی بەڕێز هەڵگیری نازناوی پرۆفیسۆری یاریدە دەربێ کەوا بێ ئەبێت نازناوەکانی زانێرەکانی مامۆستا و مامۆستای یاریدەدەر و پرۆفیسۆری یاریدەدەر هەمووی پڕکەیتەوە و هەروەها کارامەیی زمان و هەروەها کارامەیی کۆمپیوتەر هەرێکێک لەم بەشانە ئەگەر تێبینی بکەین پەرسنەڵ ئینفۆرمیشن چەند زانێرێک لە خۆگرێ پاشان ئەڵێن ئەپدەیت ئینفۆرمیشن دوایی لە ڕێگەی نێکستەوە ئەتوانین بچینە سەر بەشی ئێجوکیشن ئەکادمیک سەرتیفیکیت. ئەگەر من هەڵگیری بەڕوانامەی دکتۆرا بم ئەبێ زانێرەکانی بەکالۆرس پڕکەمەوە و دواتر ئادی ئەەکەم دواتر دێمە سەر هایە دیپلۆما ئەگەر هەم بێت ئادی ئەەکەم و هەروەها دواتر دێمە سەر ماستەر زانێرەکان ئەنووسمەوە پاشان ئادی ئەەکەم
و لە کۆتاییە بە PhD دەکەم لە چ اختصاسێکە چ زانکۆیەکە لە چ وڵاتێکە لە کیا بەدەستێنا و پاشان ئادیەکەم و ئەتوانم دواتر view edit information بکەم چەند زانیاری بلاڵ کردبێ لێرە هەمووی ئەبینم زۆر بە ئاسانی ئەتوانم ئەو داتایی کە پڕم کردووە گەر هەڵەیەکم تیا کردبێ ئێدیتی بکەم و یاخۆت هەر پێویستم پێی نییە دلیتی بکەم ئێستا لە ڕێگەی باکەوە باکێکەکەم دێمەوە سەر ئەو بەشی کە تایە وەستا بووم نێکستەکەم دواتر ئەکادمیک ساینتیفیک تایتڵ ئەتوانم نازناو زانستیەکان گشت زانێرەکانی نازناوی زانستی لێرە داخڵ بکەم وەکووتمان ئەگەر مامۆسایەک هەڵگری نازناوی پرۆفیسۆر یاریدەدەر بێ ئەبێ زانێرەکانی مامۆستای یاریدەدەر و مامۆستا و پرۆفیسۆر یاریدەدەری پڕکاتەوە بەم شێوازە ئەسیستان لەکچرە زانێرەکانی پڕکاتەوە و وێنەیەک لە فەرمانە زانکۆیەکەی کە نازناوەکەی پێوەرگرتووە پاشان ئادی ساینتیفیک تایتڵەکەم دواتر لە دوایەوەی کە ئادەم کرد دێمە سەر لێکچرە بە هەمان شێوە وەروەها دێمە سەر ئەسیستان پرۆفێسە بە هەمان شێوە دواتر ئەڵێم نێکست دێمە سەر بەشی کارامەیی زمان چ زمانێکە زانیت ئۆکەی کوردی زمانی دایکە ئادی یەکەم دواتر عەرەبی ئەزانم لە چ لێڤڵەکەم very good بۆ نمونە و هەروەها هەر زمانێکی کە نازانێت توانی ئەڤەر هەڵبژێریت ئۆکەی بۆ نمونە زمانی فەڕەنسی سویدی ئەڵمانی تورکی ئەزانم و هەروەها گوت ئادی لەنگویجەکەکەم دواتر نێکست مەهاڕی کۆمپیوتەر بە هەمان شێوە هەر بوارێکی کۆمپیوتەر شارەزایت و پێت خۆشە کە زانێرەکان داخڵکەی ئەتوانین لێرە لە زانێری زانستەکانی کۆمپیوتەر یاخود بەگشتی کارامەیی بەکارهێنانی کۆمپیوتەر ویندۆ ئینتەرنێت زمانەکانی کۆمپیوتەر و هەروەها لە بواری ئەحسائیات SPSS مایکرۆسۆفت ئەکسل وۆرد هەرچی زانێریت پێ خۆشە ئەتوانی زیادیکەی هەتا زانێری بنووسیت هەکبەکەت بەهێزترە بێت باشە دواتر ئەڵێم نێکست ئەمە پارتی یەک تەواو ئێستا دێمە سەر پارتی دوو پەیوەستە بە پرۆسەی وانوتنەوە و تاقیکردنەوە و هەروەها کۆرسبووکی مامۆسایان و بەو شێوازە هەر مامۆسایەکی بەڕێز teaching and examination undergraduate کە وانەی دیپلۆمی تەکنیکی و بەکارهێرس ئەڵێتەوە لێرە دێتە سەر ئەم بەشە لەوانەیە من مامۆسایەک بم تەنها وانەکانی دیپلۆمی تەکنیکی یا بەکارهێرسم هەبێ کەوا بێت پێویست ناکات بێمە سەر بەشی دووەم و سێەم و چوارەم ئەگەر مامۆسایەکی بەڕێز وانەی بەکالۆرەسیشی ئەوتەوە واروەها هی ماستەری شێوەتەوە کاتە پێویستە بەشی یەکەم و دووەم پڕکاتەوە و ئەگەر ئیشرافی تەلەبەی خوێندنی باڵاشی هەبوو کەواتە پێویستە یەکەم و دووەم و سێم پڕکاتەوە و ئەگەر بەشداری لە گفتوگۆکانی ماستەرنامە و تێزی دکتۆرای ئەکرد کەواتە پێویستە هەموو بەشەکان پڕکاتەوە بۆ نمونە وانەکانی دیپلۆمی تەکنیکی یاخود بەکارهێرس لە چ بەشێک لە چ قۆناغێک چەند سەعات ژمارەی خوێندکار پاشان وێنەیەک لە کۆرسبووکەکە پێویستە هاوپێچکەی لێرە پێمانەڵێ a copy of lesson timetable و هەروەها کۆرسبووک یاخود کۆرسبووک ئەبێ هاوپێچکەین پاشان ئادی ئەەکەین ئەڵێم نێکست لە دوای نێکست ئەگەر وانت هەبێ لە teaching and examination post graduate ببورن ئەگەر مامۆستایەک وەکووتمان وانەی دیپلۆمی تەکنیکی هەیە وانەی بەکالۆرسی هەیە وانەی ماستەری هەیە ئەتوانێت لێرە یەکەم جار وانەی دیپلۆمی تەکنیکی دانێ ئادیکە جاری کە بێتەوە سەری وانەی بەکالۆرس ئادیکە جاری کە بێتەوە سەری وانەی ماستەر یا دکتۆرا ئادیەکەم باشە لە دوای وتنەوەی وانەکان لێرە ئەمە بمبورە ئەمە تیچینگ پۆست گراجویتە لێرە ئەتوانێت خوێندی باڵا ئاتکە دوای نێکست ئەگەر بەشی ئیشرافی خوێندکاری خوێندی باڵات هەیە باشە لێرە بە هەمان شێوە ئەتوانین هەر ئادیکەین و هەروەها ئەگەر لە گفتوگۆی ماستەرنامە و تێزی دکتۆرا زانێریت هەیە بەشداریت کردووە لێرە زانێرەکان ئاتەکەیت و هەروەها هاوپێچیان لەگەڵایە باشە ئەمە سەبارەت بە پارتی دوو سەبارەت بە پارتی سێ participation in developing the university through membership in committees ئەمە بەگشتی ئەو چالاکیانەیە کە مامۆستا وەکو ئەندامەتی لیژنەکان committee membership و یاخود administrative and academic position ئەو پۆست و پۆزیشنانەی کە مامۆستا خاوەنێتی ئەگەر پۆستی سەرۆکی زانکۆ بێ یاریدەری سەرۆکی زانکۆ ڕاگەر یاریدەدەری ڕاگەر
بەڕێوەبەراتیەکان لە سەرۆکایەتی زانکۆ، بەرپرسی هۆبەکان، بەرپرسی بەشێکی زانستی، بڕیاردەری باش، بەرپرسی هۆبەیەک لە کۆلێژ یا پەیمانگا، هەموو ئەمانە ئەتوانێت مامۆستا پڕی کاتەوە. و هەروەها ئەپریشیشن لێتەر، نامەی سوپاسنامە ئەگەر لە سەرۆکی زانکۆ یاخود وەزارەت وەزیرەوە بێت و هەر سوپاسنامەیەک بێ ئەتوانین لێرە زانرەکانمان پڕکەینەوە. سەبارەت بە کۆمیتی مەمبەرشیپ ئەندامەتی لیژنەکان، لە چەند لیژنە ئەندامەتیت هەیە سەرۆکیت زانرەکان پڕەکەیتەوە پاشان ئادی ئەەکەی، لە لیژنەیەکی کە دووبارە زانرەکان پڕەکەینەوە و ئادەکەین. دواتر هەڵم نەکست لە ئەگەر پۆستێکت هەیە زانرەکان داهانیت، پاشان ئەبێت هاوپێچی ئەو پۆستە بکەی کە هاتە بۆ مامۆستایەکی بەڕێز سەرۆک بەشە، پێویستە وێنەیەک لە فەرمانی سەرۆک بەشەکەی لێرە هاوپێچکە. دواتر ئەڵێم نەکست. ئەگەر سوپاسنامەت هەیە لە ئەم ساڵە چەند سوپاسنامەت هەیە بێ ئەتوانی هەمووی ئادکەیت و هەروەها وێنەیەک لە سوپاسنامەکانیش هاوپێچکەی. لە سوپاسنامەکە لە چ شوێنێکەوەیە، واتە هینی ڕاگرایەتی کۆلێژ پەیمانگایە و یاخود سەرۆکایەتی زانکۆ و یاخود وەزارەتێکیکە issue number and date roles and duties. لێرە ئەتوانین ژمارەی فەرمانەکە، بەرواری فەرمانەکە و بە چ سەبێبێک ئەم سوپاسنامەت وەرگرتووە و وێنەیەک لە سوپاسنامەکە لێرە هاوپێچکەی ئادی ئەەکەین. پاشان ئەڵێم نەکست. ئەمە بەشی سێیەم بوو. کۆتا بەش کە زۆرترین بەش لە خۆ ئەگرێت و تایبەتە بە CAD Continuous Academic Education، ئەوەی کە پێوترێت کادی H1 H2. لێرە لەبەرەوەی ئەم بەشە زۆرە باشە، مامۆستا مەرج نییە هەموو چالاکیەکی لەم بەشانە هەبێت. واتە بۆ نمونە ئەگەر مامۆستایەک لە ئەم ساڵە لە 2021-22 توێژینەوەی بڵاوکراوەت هەیە لە پەیپەرە، ئەوە پەبلیشت پەیپەر هەڵەبژێری. و ئەگەر membership of academic journal، ئەگەر ئەندامی لە لیژنەیەکی لە جۆرناڵێکی ئەکادمی، ئەو پێویستە یەکەم و دووەمیش پڕکەیتەوە. و ئەگەر peer review for journal، واتە مامۆستایەکی بەڕێز پێداچوونەوەی هاوڵانەی هەیە لە پەیپەرەکانە لە جەرناڵەکانە، ئەوە پێویستە سێمیش پڕکەیتەوە بۆی نمرەکانی خۆت وەرگری. و ئەگەر peer review for the purpose of academic promotion، واتە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە لیژنەکانی پێدانی نازناوی زانستی و بەرزکردنەوەی نازناوی زانستی پەیپەرەکان ڕڤیو ئەکەنەوە، ئەو مامۆستا بەڕێزانە ئەتوانن ئەم بەشە پڕکەنەوە. patent certificate، واتە بەڕای اختراع، writing or translating scientific and academic book، ئەگەر مامۆستایەکی بەڕێز نووسینی هەیە یاخود وەرگێڕانی کتێبی ئەکادمی و زانستی هەیە، ئەوە پێویستە ئەم بەشە پڕکاتەوە. presentation at workshop, symposium and conference، ئەمە کە زۆر لە مامۆستایان بەشدارن، واتە ئەو مامۆستایانی کە پێشکەشکارن، پریزنت ئەکەن لە وەرکشۆپە، لە سیمپۆزیۆمە و یاخود لە کۆنفرانسە، واتە پێشکەشکار دەبیت، لێرە ئەم بەشە پڕەکەینەوە. presenting seminar belong to the published paper، ئەگەر مامۆستایەکی بەڕێز پەیپەرێکی هەیە لە سیمینارێکە پێشکەشی ئەکات، ئەوە لێرە لەم بەشە پڕی ئەەکەینەوە. presentation of seminars at college، لە کۆلێجە یاخود لە پەیمانگا سیمینارێک پێشکەشەکە، ئەم بەشە پڕ ئەەکەینەوە. attendance هەیە لە سیمینارێکە، واتە ئامادەبوون، ئەم بەشە پڕەکەینەوە. participating in workshop, symposium and conference، بەشداریت کردووە وەکو attendance لە وەرکشۆپە، لە سیمپۆزیۆمە یا لە کۆنفرانسە، ئەم بەشە پڕەکەینەوە. خولی ڕاهێنان وەکو attendance ئەم بەشەیە. organizing or presenting training courses، ڕێکخەر یاخود پێشکەشکردنی خولێکی ڕاهێنان ئەم بەشەیە. ئەگەر لە press interview، واتە لە چاپێکەوتنە ڕۆژنامەوانیەکان، هی تەلەڤیزیۆنی یا مەگزین، گۆڤار، ببوورە، رادیۆ، ماڵپەڕ، ئەم بەشە پڕ ئەەکەینەوە. publishing articles in newspapers or magazine، ئەگەر بڵاوکراوەیەکت هەیە لە یەکێک لە بڵاوکراوەکانە لە گۆڤارەکانە، نەک گۆڤاری زانستی، ئەو گۆڤارانەی گۆڤاری ڕۆژانەیە هەفتانن، ئەم بەشە پڕ ئەەکەینەوە. participating or organizing projects with private sector، ئەگەر بەشداریت هەیە لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ private sector، ئەوە ئەم بەشە پڕ ئەەکەینەوە. و لە کۆتاییە ئەگەر کاری خۆبەخشیت هەیە ئەتوانین ئەم بەشە پڕکەینەوە. کەواتە مامۆستا ئەگەر لە چەند چالاکیەکی هەیە، بۆ نمونە من لە published paperم هەیە،
پریزنتیشنم هەیە لە وەرکشۆپە، ئەتێندانسم هەیە لە سیمینەرە، ئەتوانم تەنها ئەم چەند بەشە پڕکەمەوە. نمونەی پەبلیشت پیپەر وەرەگرم، ناوی پیپەرەکە، ناوی گۆڤارەکە، ئەگەر پیپەرەکە ئیمپاکت فاکتەری هەیە، ئەگەر نیەتی ئەوە سفر دانێ و یاخود لێرە ئەتوانین سفر هەڵبژێرین یا یەک لە چ شوێنێکە باشە، واتە ئەم پیپەرە هی ناوی مجەلەکەمان نووسیوە، ئۆکەی، هیچ شوێنێکە و ئایا ئەم پیپەرە لۆکەڵە یا ئینتەرناشنەڵە، و هەروەها ئەبێت ئەم پیپەری کە بڵاوت کردوێتەوە ئابستراکتەکەی لانی کەم لاپەڕی یەکەمی توێژینەوەکە ئەبێ هاوپێچکەیت، باشە، و هەوڵ بن توێژینەوەکان هەمووی هاوپێچ مەکەن، بەڵکو تەنها لاپەڕی یەکەم ئابستراکت بۆ ئەوەی ئەوەندە مێگابایتەکەی بەرز نەبێ، ئەگینا ئەگەر لە 4 مێگابایت زیاتر بێ ئەوە مامۆستا ناتوانێت لێرە ئەپلۆدیکە. باشە بەڕێزان، دواتر ئەڵێم ئاد، پاشان ئەگەر پیپەرێکی کەم هەبێ دێمە سەر تایتڵ، دووبارە زانەرەکان پڕەکەمەوە. نێکستەکەم ئەگەر ئەندامێتی گۆڤارێکی زانستیم هەبێ زانەرەکان پڕەکەمەوە، پاشان نێکست ئەگەر پیر ڕڤیومان هەبێ وەکەوەی کە پێشتر باسمان کرد جارێکی کە نێکستەکەم بەو شێوازە هەموو زانەرەکان ئەتوانم نێکست بڕۆم لەگەڵا هەتاوەکو هەموو زانەرەکان پڕکەمەوە و ئادیکەم. ئەمە لێرە پریزنتیشن ئەت وەرکشۆپ سیمپۆزیۆم کۆنفرانس، ئۆکەی، مامۆستایەکی بەڕێز پریزنتی پێشکەشکارە لە وەرکشۆپێکە، لە سیمپۆزیۆمەکە، لە کۆنفرانسەکە، زانێرەکان پڕەکەمەوە، تایتڵی سێمینارەکە، ئەو شوێنەی کە سێمینارەکەی تیا ڕوویاوە، باشە، یا وەرکشۆپەکە بەبوورە یا کۆنفرانسەکە لە چ بەروارێکە، ناوی کۆنفرانسەکە چییە، ئایا کۆنفرانسەکە لۆکاڵە یا ئینتەرناشنەڵە، باشە بەڕێزان، پاشان بڕوانامەی بەشداربوونت هەیە، هاوپێچ یەکەم، ئەڵێم نێکست، پاشان پریزەنتی سێمینارمان هەیە یان نا، بە هەمان شێوە توانم زانەرەکان پڕکەمەوە. و لە پارتی چوارە دووبارە ئەمە بەبوورە پریزنتینگ سیمینار بۆ پەبلیشت پیپەر بوو، ئەمەشان هەر پریزنتیشنی سیمینارە، پێشکەشکردنی سیمینار لەسەر ئاستی کۆلێج یا پەیمانگە. و دواتر ئەگەر تەنها ئامادەبوونم هەبێ لە سیمینارە، ئەمە لێرە زانێرەکان داهانێم، و ئەگەر بەشداریت هەبێ لە وەرکشۆپە، باشە، وەکو ئەتێندانس لێرە پڕی ئەەکەمەوە، و وەکو خولی ڕاهێنان، و هەروەها ڕێکخەر یاخود پێشکەشکار بۆ خولی ڕاهێنان، ئەمەش چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی و تەلەڤیزیۆنی و ماڵپەڕ و ڕادیۆ ئەمانە بوو، و هەروەها بڵاوکراوە ناوخۆییەکان، گۆڤارەکان، و لێرە بەشداریکردن و یاخود ڕێخستن لەگەڵ پرایڤەت سێکتەر، سەکتەری ئەهلیەکان، و لە کۆتاییە ئەگەر کاری خۆبەخشیمان هەبێت. باشە بەڕێزان، لە دوای ئەوەی کە هەموو بەشەکان تەواو بووم، پارتی یەک، پارتی دوو، ئەتوانم بێمەوە بە سێریا لە هەر شوێنێکا بێت ئێدیتیان بکەم، بیان بینم پارتی سێ، پارتی چوار، لە کۆتاییە کە هەموو پارتەکانت پڕ کردەوە ئەتوانی مای پۆرتفۆلیۆ کردەی لەسەر بکەی بۆ ئەوەی بزانی ئەو داتایانەی کە لە هەکبەکەتا هەیە هەر لە پێرسۆنەڵ ئینفۆرمێشنەوە هەموو داتاکان ئەتوانم هەر هەمووی بەجوانی ببینم، هەتا وەکو ڤۆڵنتیەرینگ وەرک هەموو داتاکان لێرە زۆر بەجوانی ئەتوانم بیان بینم، و ئەشتوانی بیت کۆنترۆڵ و پی بکەیت، واتە بتوانیت بەم شێوازە بە شێوازی PDF و یاخود ئەتەوێت پرینتیکەیت بۆ خۆت، باشە، بەو پرینتەری کە ڕەبتە لێوەیە، ئۆکەی، ئەتوانیت بەم شێوازە هەموو داتاکان پرینتکەی. ئێستا من لێرە پرینتی ڕەشوسپیم هەڵبژاردەوە بۆیە بە ڕەشوسپی و یاخود بە ملەوەن، ئەبێتە ملەوەن و یاخود بە شێوازی PDF ئەتەوێت سەیڤیکەی داتاکان ئەتوانی سەیڤکەی، باشە، ئەمە وەکو هەگبە. و هەروەها ئەنجامەکانی H1 H2 ئەتوانم ببینم لێرە کردەیەکی لەسەرەکەم، لە کۆتاییە پێمەڵێ پرۆسەی زانستخوازی بەردەوام پاسیڤ پۆینت چەند خاڵت وەرگرتووە بۆ 12، و هەروەها ئاکتیڤ پۆینت چەند خاڵت وەرگرتووە، خاڵی کارە 52،
لێرە مامۆستای بەڕێز ئەو ئەنجامانەی کە خۆت ئەو داتانی خۆت داغڵت کردووە هەمووی لێرە ئەتوانین ببینین بەڵام ئەمە مەرج نییە ئەو سکۆرەی کە وەردەگرتووە 100% بێ لە دوای ئەوەی کە ئەم داتایانت پڕ کردەوە هەمووی کۆتایی پێهات لیژنە لەسەر ئاستی کۆلێج و پەیمانگا دێن سەیری داتاکانەکەن بۆ نمونە من کە ئەڵێم ئەم چالاکیان پڕ کردوێتەوە وەکو ئەندامێتی گۆڤارێک لەسەر ئاستی ناوخۆیی لیژنە لەسەر ئاستی کۆلێج پەیمانگا هی دڵنیایی جۆری دێت سەیرەکە سەیری ئەم ئەتاچمنتاکە ئەڵێ بزانم ئایا ئەم مامۆستایە بزدەبێت ئیشەکەی تەواوە یان نا ئەگەر ئەمە هەڵە بوو ئەو کاتە ئەو لیژنەیە ئەم خەڵەت بۆ ئەژمار ناکات بەم شێوازە ئەتوانم بگەڕێمەوە و داتاکانم ئێستا هەمووی کۆتایی بە تەواوەتی هەمووی پڕ کردوێتەوە هەر ڕۆژێک بێ هەر کاتێک بێ ئەتوانم بێمە سەر هەر بەشێک لێرە داتاکانی خۆم ڤیو بکەم لە هەر کوێ بمەوێ ئەتوانم ئێدیتی بکەم یا دلیتی بکەم لە کۆتاییە ئەتوانم لۆگاوت بکەم و بێمە دەرەوە لە سیستەمەکە هیوادارم سوودتان لێ وەرگرت بێ کاتێکی خۆش